سڵاو من دکتۆر لۆنا پزیشکی ڤێتەرنەری لە بەرنامەی ئەم جارەی ماڵی و کێوی باسی باڵدارێکی زۆر جوان و عەجوول و شیرینتان بۆ ئەەکەم کە ئەویش کۆکتێلە بە خۆخۆشەویستکردن و کۆمەڵایەتی بوونەکەی لە ئەمریکا لە لیستی باڵندە ماڵیەکاندا پلەی یەکەمی هەیە لەگەڵمان بن. زۆربەی کات لە ناو خەوێکی زۆر قوڵین بەیانیان بە دەنگێکی خۆش خەبەرمانە بێتەوە کە ئەویش دەنگی باڵندەی کۆکتێلە. باڵندەی کۆکتێل باڵندەیەکی جوان و دەنگخۆش و بەنازە. دکتۆر، کۆکتێل لە خێزانی تووتیە بەڵام پێی ئەوترێ کۆکتێل، ئەم ناوە لە چیەوە هاتووە؟ کۆکتێل بدایەتی ئەوروپیەکان وە کاتی چوونە ئوسترالی ساڵی 1793 یەکێک لە سروش ناس و نووسەر بوو بە ناوی ئۆلکەر بینیەوە ئاژەڵەی نووسیەوە ساڵی 1937 کە ڕیکۆردیان کرد لەگەر تووتیەکاندایاننا بەس وەکو ساڵی 1984 فەحسی ئارێنەیان بۆ کرد بینیان سیفاتی وراسی هەیە جودایە لەوان نێزیکن بەس بە ناوی کۆکتێل لەوەش لەوەی ها لە ئەوروپیەکان باڵندە ئەفسانیەکان ئەفسانە ئاسمایەکان. باشە ئەم باڵندەیە بە ترسنۆکی بەناوبانگە بۆچی دکتۆر؟ ناسکۆلێ زۆر بەنازە حساسە یەکێکە لەوەی ئەو ئاژەڵانەی کە باوترین ئاژەڵە پەیوەندی لەگە مرۆڤ باشە یعنی لە تەیرەکان لە شەرقڵە ئەوسەد پاش تیڕولحب کۆکتێل دێتن چکەم ئەوەیە زوو ماڵی دەبیتن لەگە خەلک ئاساییە کێشەی نییە بەس کێشەی وێچە هەندێک حساسە و ترسنۆکە لەعنی دەنگێک غەریب بیتن لی دەترسێتن ئەو بەخۆشی سترێس ئەوە هەیە وەکو بە بەغایەکان شەندێک ئەوەیە نەفسێتی حساس بەس ئەڵەن کۆکتێل حەزەکە زۆربەی کات لەسەر شانی خاوەنەکیە لەسەر سەری خاوەنەکەی بەڕێ بکات هەز بە ئەمان دەکاتن وەکو لەسەر شانێتی شوێنێکی بڵندە دەوروبەری خۆی دەبینیتن ئەو نەفەری دەبینی کە کەویە لەگەری دەزانیتن ئەگەر مشکلێکی بۆ دروستبی ئەوە دیفاع لێ دەکات برسیبی نانی دەداتێ و زوڵمی لێ ناکاتن. دکتۆر ئێمە بە مناڵی سریلاکیان ئاینێ ئایا ئەتوانین سریلاکی مناڵ بۆ کۆکتێل بەکاربێنین وەکو ئەزین کۆکتێلیش بە پشکۆلەی سریلاکی ئەیرێتێ ئاساییە کۆکتێل سریلاکی مناڵ بخوا؟ ئەگەر نەبی بەدیل نەبیتن ئاسایە بەس کێشەکە چیە؟ کۆکتێل کێشەی لەگە گەنم هەیە کێشەی لەگە شیر هەیە ئەو دوو پێکاتەی سریلاکن کە و کێشەکەشەیە هەندێک فواکە و ئەوە هەیە تام مێوەکان نایخواتن دەبی ئەوانەی تێدا نەبی ئەو جاگە بۆ بیچارە سەری تر هەیە مەسەرەن جۆرەها سریلاکمان هەیە دەتوانێت تایبەت بە کۆکتێل چکەم کۆکتێل وەکو بە بەغا و غەندورەیە نەفسی سریلاکی دەخواتن کێشەی نییە و طریقی دانەکەشی چێ سریلاکەکەی لە ناو سرنجەکی ئەوها دەیگریەوە ئاوی تێدەکەی حتا سریلاکەکە تون نامینێتن دەیدێ ئەوە تووبەکیش لێرە هەیە دایدەنێ وەکو لاستیقەکە وەک کاتی دەیدێنێ نابێت لە گەروی زیاتر باینە خوارە چکەم ئەگەر زیاتر بە احتیمالە نێتە دەرێ بمینێتەوە هەتاکو گەدەی بەزڵ خواردنەکە ڕاستە خۆکی ناوگەدەوە و کێشە چێ حالەکەن لاستیقبی ئاسن نەبیتن ئەگەر نازەی زەیتونێکی لێدە ئەوجە بەکاربیێنە چکەم ئەوانەی بریندار بیتن ناخێنێتن وچ گەورە دەبێت. دکتۆر تووتیل ئەفو کۆکتێل لە دوای ئەوەی کە لە ئەو ماوەی کە سریلاکی خوارد کە گەورە بوو ئێمە بە خواردنی تری بینێ چی بینێ؟ خواردنی زۆر هەیە مەسەرەن ئەو زۆرها خواردنی هەیە گل بە ڕۆژەی هەیە هەرزنی هەیە فواکی هەیە شۆفان ئەوانە دەخواتن هیمترین شتیشتی ئەو شتانی نابی بدەنێ ئەفۆکادۆی نابی بدەێنێ تەماتە پەتاتە تووتی سام ئەوەی پێ دەلێن ئەوانەی نابی بدەێنێ شاتو ئەوەش گوڵە نێرگزیش نابێ بخواتن. دکتۆر زۆر گرنگە کە ئاگامان لە خواردنی کۆکتێلەکانمان بێ کە تەنها نەبێت هەرزن و گوڵە بە ڕۆژەی بینێ پێویستە کاکە ڤیتامین و کانزاکانیشی بینێ لەبەر ئەوەی کە نەقسی بۆ دروست نەبێت. ئەتوسکەم خۆی حازر دەکاتن مەیەکە هێلکەی دادەنێتەوە هێلکە دانەکەی خۆی تەزید دەکاتن مانگانە ئەو هێلکەیە دەکات پێویستی بە کالیسیۆمە مەگنیسیۆمە
کاتی خواردن دەداتە مناڵەکانی بەخۆی خواردنی کەمتر دەخواتن کاتی لەسەر هێلکەی دادەنیش ئەو معلوماتەش هەیە 4 حتا 7 هێلکەی دەکا باشە نێرەکە بەیانیان لەسەری دادەنیشی مێکە شەوان لە سەرکەکان زۆر عەدالەتن تێکاتینە زۆر باشە دکتۆر ئەی ئەمە چیە لەردادناوە ئەوە کاتی دەبینی کۆکتێلێک دەبێ و ماڵی داکە دێ لە ماڵم لێ پیس دەکاتن ئەو کێشێت نابێ وەکو حەفازەی دایبیە زۆر زۆر باشە دەیبێ بچکۆلێ بەڵێ کاتە ئەو کێشێشمان حەل بوو ئەوەشمان حەل بوو دکتۆر ئەم قەباری ئەم قەفەزە گونجاوە بۆ ئەم کۆکتێلە ئێستا ئەبینم دوو کۆکتێل لەناو ئەم قەفەزەیە لە بەردەستی منە ئایا ئەگەر کۆکتێلێکی تریش بێنم بیخەمەنە ئەم قەفەزەوە بڵام قەبارەکەی بچووکە خۆجیان ئەبێتەوە ئایا دروستە یا هەر کۆکتێلێک پێویستی بە قەبارەی بەڕوبەری چەندێکە کە تیا بژی باڵندەکی مالیە دەتانین فیتایەتی وەچ دێنین هەفتەك دوو هەفتە حتە لێ ڕادێ لە ماڵەکەی لێ ڕادێتن لە ناو قەفەسێبی دواتر دەری بینە شەوانە دانێ ناو قەفەسی وەکو نەخۆش دەبیتن سوکەم بۆ ئەتو حرەکەی دەکاتن باشتر دەبیتن حرەکەی خوێنی دەوەرانی خینی زیاتر دەبیتن زیاتر دەبیت بزە باڵەکان و چشە گەشەش دەکاتن و مێشکیشی خۆشتر دەبێتن عنی تووشی کە ئابەی نابی یەکێک لە نەخۆشەکانی کە ئابەیە ئەوش لە ناو قەفەسی دروست دەبیتن دکتۆر تەمەنی کۆکتێل ئەگاتە چەند ساڵ کۆکتێل بە معدەلی 15 حتى 20 ساڵ دەژیتن بەس لەکوێ وەکو تازەوتمان لە دەرەوە بفریتن بەکێوی بەڵێ معلوماتێکی دەرهێدە لە ناو ماڵ مع الأسف لە 3 حتى 5 دەژیتن چکەم بۆ گرنگی پێنادەن دکتۆر لە ڕووی تەندروستیەوە پێویستە چۆن ئاگاداری کۆکتێلەکانمان بین چیان بۆ بکەین ئەبینم ئێستا کەسێک ئەم دوو کەیسەی هێنا بۆ ئێرە ئەم دوو کۆکتێلە جوانە نەخۆشن پێمان بڵێ کۆکتێلەکان چیانە و لە چیەوە توش بوون ئایا چی پێویستە بۆ ئەم کۆکتێلانە بکەین بۆی چاک بنەوە بە زووترین کات ئەگەر بینیت خۆی گفت کردەوە کە گفتکردنەوەی ئەتیادی هەندێک زار گفت دەبێتەوە سەری نوێی دەکاتن باڵەکانی بڵێ ئەوە کێشەی مشکلە هەیە جیخنەکەی تەماشاکەن ئەگەر گۆڕە نالێن چ ڕنگ بوو چ ڕنگنی ئەگەر دیتە ڕەنگی گۆڕە سڕاتیەکەی گۆڕە تەرتر بوو ئاوی زیاتر بوو کێشەی هەیە بینیتە سەرلوتەکانی چاوی ئەستور بوو چاوی سۆر بووە کێشەی هەیە سەردانی پزیشکی بێتە کاتە ئەم نیشانانە هەمووی نیشانی نەخۆشی بوون ئەگەر هاتو کۆکتێلەکەتان هەر کامێک لەم نیشانانەی هەموو پێویستە بە زووترین کات سەردانی پزیشکی ڤێتەرنەری بکەن کە حەزم چووە کۆکتێل لە گوگڵ زانیاریم لەسەر کۆ دەکردەوە چۆن دەژی و چۆن خواردنی پێدەی و چۆن زاوزەی پێدەکەی ئینتاجی وەردەگری نێرومەی چۆن ماڵی دەکەی بەچکەی ماڵی دەکەی سریلاکی چۆن دەدەێتێ ئەو زانیاران لەسەری کۆ کردەوە حەزم چووە کۆکتێل حەزم لە ڕەنجی سپی بوو ئەو کاتێک کا من دەستم پێی کرد 2014 بوو کۆکتێلی سپی زۆر کەم بوو لە کوردستان هەستام جوتە کۆکتێلمان کڕی جۆ سپی لە بەغداد بە 475,000 کڕیمان هاتمەوە لە زۆربەی لە نزیکانی خۆمان وەک ئەوەیان پێدەکردم کە ئەو سعرە زۆرت بەو تەیرە داوە هەستام گوێم بۆوان نەدا ئینتاجم لێ وەرگرت نێرومێم لێکدا و ئینتاجم لێ وەرگرت زۆر زاوزێمان پێکرد بەچکەمان لێ وەرگرت بەچکەکان ئەو کاتە هەڵدەستان یان ماڵیم دەکرد یانی بە گەورەم دەکرد و دەمفرۆشتەوە دوایەوە نێرومەیەکە زیادی کرد هەر زۆربەی ئەوانەی کە قسەیان پێدەکرد ناگاڵتەیان پێدەکردم ئەوان داوایان لێ دەکردم کە ئینتاجەکانی خۆمیان بدەمەوە پەروەردەکردنی کۆکتێلی زۆر کاتەگەر مەسەرن حەز و خولای مرۆڤەکانە مەسەرن دەتوانین نێرومەیەکت هەبیتن ئینتاجی لێوەرگری بەچکەی لێوەرگری ئەو کاتە دەتوانی بەچکەکان ماڵیکەی بە سریلاک پێدان فێرە قسە و فێرە ئاواز و فێرە نمایشیان کەیت کۆکتێلم هەو بە قسەی کردیا بەسەرهاتەی خۆشیش هەیە لەسەر ئەوەی کە کۆکتێلەکە قسەی کردیا کەلیمەتی زۆری گوتی وەک بەشەر جوابی دەدایەوە ڕووبەڕوو جوابی دەدایتەوە ڕۆژێک لە ڕۆژان بەڕەڵا بووە هیوایەتی ئافرەت بوو یعنی زۆری خۆی بە ئافرەت وەردەگرت ڕۆژێک لە ڕۆژان بەڕەڵا بوو لەسەرەوەی ئالیاری کە بماوەکان چەند بانجیان دەکرد نەدەچەوە لای کەس کە مەسەلەن پیاو باە بەس کە ئافرەت با یەکسەر دەهاتەوە لا ناچار برادەرێک سەکەی لەسەری کردووە
بانجی کردەوە بە فڕین هاتنەتەوە لای. هەر لە سەرەتاوە کە لە دەرگاممە پێشوازی من لەلایەن ئەم کۆکتەلە جوانانەوە بوو. لێرە هاتوونەتە ماڵێک کە خێزانێکی زۆر پڕ ئینێرجی و ئاژەڵ دۆستن. دوو کۆکتێلی زۆر جوانیان هەیە کە ئێستا باسی کۆکتێلەکانیانمان بۆکەن. بۆم باسکەن بزانم سەرەتا بیرۆکەی بەخێوکردنی کۆکتێلتان چۆن بۆ هات و کەی دەستان پێکرد بە بەخێوکردنی. بەخێر بێن. زۆر سپاس. من یەکەم جار بەڕاستی لەگەڵ برادێک چ بووینە دوکانێک کە هەندێک خواردن ئەو تێری هەبوو بۆ تێرەکانی بکڕێ. بەڵێ. تیکۆم بینی کە تقریبا دیار بوو ماوەی ساڵێکە لەوێ بوو پیس لە تەنیاییەکە ڕاوەستا بوو هیچ حرەکەیەکی نەبوو بەس ئەوەندەی سەری دەهاوردە بەرەوە داوای دەکرد کە سەری بۆ بخورێنی. من حەزم لێ بوو هاتمەوە ماڵەوە. بەڵێ. هاتم ماڵەوە و شتم باس کرد لای خێزانوتم بەڕاستی دڵم بۆ و تەیرە سوتاوە و پێم گوناح بوو لەوێدا ڕێی چییە بهێنی؟ وتی مشکلەم نییە ئەگەر تۆ ڕازیت بیهێنە. زۆر باشە. هاوردم تەبعاً نزیکی ماڵەوە بوو کە هێنام ئەو مەسافەیە ئەو تەیرە ئەوەندە پێی خۆش بوو بە هەر کەسێک دەگەی دەیگوت چۆنی ینی بەس باسی ئەو شتەی دەکرد و باسی نەکرد کە هاتینە ژوورۆ لەو شوێنە نەما. تەبعاً ئەو شوێنەی چون هەموو ئاژەڵن ناتوانێت تاکە ئیحتیمام بابەوان ئەو بە خۆی گشتی ئەوان دەبینێت لەوانەیە ڕۆژی 2 جار 3 جار خواردنی بداتەیە هەر شتێکی کەوتەوە. هاوردمە ماڵەوە زۆر لەگەڵ خێزانم نێوانیان باش بوو دیارە پێشتر خاوەنەکەی ئافرەتێکی بەتەمەن بووە لەگەڵ ئافرەتا زۆر نێوانی باشترا. دوای پاشان تقریباً 2 ساڵیش دەبێت کە ئەو مێوەیشمان بۆ هێنا لە بەرخاتیەوەی کە برادێکی هەبێ. باشە تیکۆ و ترێکانیانم باشە پێم بڵێ تۆ لە سەرەتاوە ئاوێنە خانووت کە جلی کوردی لە بەرەکەم ئیتر تیکۆ لە دەورم لا ناچێت و حرەسیاتمەکە ئەمە بۆچی؟ پێم وابێ تیکۆ کە بیدایەت کەسێ بەخێوی کردە ژنێک بۆ بە تەمەن بووە. بەڵێ. تەمەنەکەی ئەوەیە کە کەس عادەتەن دەنگیان دەگۆڕێ بەرزتر قسە ئەکەن ئەو بەو دەنگا ڕێکشن نیشانەدا. چی ئەکات؟ ئابە شێوە قسە دەکات کە ئێستا ئانلاین جوابی داوە هەروایە کە جلی درێژیش لە بەرەکە پێم وابێ جلی درێژی لەبەر ئەو شتەی بۆ دێتەوە یانە وەکو بیدای وەکو منداڵی هین بیرۆکەی منداڵەیەکی بۆ دێتەوە کە بەڕاستی لەلای ئەو جوانە لای منیش لەلای ئێمەش جوانە جلی کوردی کوردایەتی و زۆر جوانە. باشە پێم بڵێن لە ڕووی دەرونیەوە ئەم کۆکتێلانە کە پێشتر کە کۆکتێلتان نەبوو ئێستا کە هاتانە چ کاریگەریەکی هەیە لە سەرتان چ فەرقی ئەبینن لە ژیانی خۆتانە؟ وەڵاهی زۆر بەڕاستی ئێمە زۆر جار لەوانەیە هەر برادرانی خۆشمان گاڵتەمان پێ بکەن دەڵێ زۆریان احتیمام پێدەن بەس بەڕاستی جێگەی دوودانە منداڵی بۆ ئێمە گرتووە ئێمە هەر ڕۆژانێکە لە دەوام نەبین بەیانیان کە دێین لەگەڵ خۆمانە دەیانێن نەدەرەوە لە نان دەخۆین لەگەڵمان بەشی خۆیان خواردنیان بۆ دادەنین لەسەر سفرەی خۆمان زۆر جار دادەنیشن دەخۆن حاولە دەکەین برنجیان بەجیا بۆ دابنین هێلکی کوڵاویان بدەینێ ئەم شتانە زۆر باش بووە بۆ نمونە کاتی کۆڕۆنایەکە من سەردانێکی ڕۆژهەڵاتم کرد و ماوەی 9 مانگ من لەوێ ئاسێ بووم بەڵێ نەمتوانی بگەڕێمەوە بەس خێزانم لەگەڵ تیکۆترێ لە ماڵێ بوون ینی هەموو جار خۆشی دەڵێ منیش ئەو شتم دەزانی کە بەهۆی ئەو دووتەیرەوە بوو کە توانی ئەو قورسایەتی ئەو دووربوونا بتوانێت وزەیدانە بەزێ و هیوایەتێکی بی بەڵێ ئیتر پێویست ناکە مەسەڵەن تۆ بە چاوێکی حیوان تەماشایان کرد یعنی ئەو کاتە وای لە من کرد کە تەماشاکە هەر ئەڵێن حیوان ئەوە تا دوودانە حیوانن بوونەتە هاوڕێیتەوە بەتەکیید بوونەتە ئەندامێکی خێزان زۆربەی کات ئێمە ئاژەڵی ماڵی کە ئەهێنە ماڵەکانمان ئەبێتە ئەندامی خێزانەکەمان و خۆشەویستێکی زۆرمان ئەبێ بۆیان وتەیەکم هەیە بۆ ئەو کەسانەی کە بە پێی ئەحساسەوە ئاژەڵێ ئەبەنە ماڵەوە کوێستە و قسەک وەکو پشیلە وەکو کۆکتێ هەر حیوانێ پیسکاری خۆیانیان هەیە ئزعاجی خۆیانیان هەیە ئەوانە لە پێشە لە بیر لە مێشکی خۆیان نادان کە ئەو
حیوانەکە بەخێوەکەن ئەبێ ئەوانەیشی قبول مەسئولیاتیشی هەیە. مەسئولیاتیشی هەیە بەدڵنیاییەوە. بەپێی مەسئولیاتەکەەوە کە تۆ دایدەنی بۆی ئەوانش خۆشی دەدەن. بەتەکیید بەدڵنەیەوە زۆر جوانە. ئاژەڵ دۆستی تەنها ئەوە نییە کە ئاژەڵەکەت هەبێت لە ماڵەوە، بەڵکو پێویستەکە کە تەواوی مافەکانیان بۆ دابینکەن و کاتێکی تایبەتیان بنێ، هەروەک ئەم خێزانە جوانە کە کاتی تایبەتیان ناو بە کۆکتەلەکانیان و بوونەتە هاوڕێیان